خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ. بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش دەکەین. کەرکووک قودسەکەی کورد و قودسەکەی مام، ئەو کەرکووکەی کە هەمیشە مامەی و فەرموو کە مساومە لەسەر بستێک لە خاچی کەرکووک ناکەین. کەرکووک شاری پێکەوە ژیانە، کەرکووک شاری هەمووانە، بەڵام کەرکووک کوردستانیە. هەڵبژاردەکانی یەکێتی، بربژێرەکانی یەکێتی پڕن لە هێز و وزە و ئەگەر تاقیش کرابنەوە پڕن لە خزمەت و دەستکەوت. ئەوەی ئەمڕۆیە مەبانگیەکەین و گفتوگۆی لەگەڵەکەین سەرۆک مامجەلال پێیەوت پارێزەرەکەی کەرکووک، کچە ژیکەڵەکەی کەرکووک. یەکێتی ئەم جارە ئەڵماسەکەی کەرکووکی کاندید کردووە. ئێمە لەگەڵ ئێوە بەیەکەوە پێشوازیەکەین لە کاندیدی ژمارە 20 بازنەی کەرکووک. با بفەرمێت حاکم ئەڵماس فازڵ. سنووری خاچی کوردستانی خۆمان لێ ئەوەی کە باخمان لە بستێک خاچی کەس بێت شیای حەمرینە واتە حەمرین مابێت سنووری خۆمان گەیە بەخێر بێن، بەخێر بێن سەر چاوم، بەخێر بێن.ڵاو کاکزانایان برای من بەڕێ برای گەورم سەلامت، زۆر بەخێر بێن هەموو لایەک. سەربەرزین و نانەبی خەونی مام لە بیر ناکەین تا سەرکەوتن نەستەبی ئێمە هەڤاڵی گەلیر ئیرادە و زەی خەڵکی ڕێبازی مام بەرنادەین. ئێمە مرۆڤی مەردین، یەکێک لەو مرۆڤە مەردانە لێرەیە. پێش ئەوە هەر جارێک من سوپاسی یەک بێکی ئێوەکەم کە هاتوونەتە ستۆدیۆی ئێمە، بەڵام سوپاسێکی زۆر تایبەتم بۆ ئەو ئازیزانە کە خۆشەویستی دەستگای میدیایی کورساتن. ئێمەتان گەشاندەوە، دەستان ماچەکەین، چاوتان ماچەکەین. ئێوە تاجی سەر و فەخری ئێمەن. سوپاستانەکەین. و زۆر زۆر سپاس بۆ خاتوو شیلان، هەڵم نەکردوێت. زۆر سپاس. سپاس حاکم ئەڵماس بەخێر بێ. زۆر سپاس. سڵاو لە کورساتی ئازیز. بەڵێ زۆر سپاس شیلان خەمبورە ماندووتەکەین. سپاس دەکەین. ئەڵماس فازڵ کوێ؟ ئەڵماس فازڵ ئەو کچەی شاری کەرکووکە کارگیز بەجێی ناهێڵێ و بەجێی نەهێشتووە، وەکو پارێزەرێک کاری کردووە. لە دایکبووی گەڕێکی ئیمەم قاسمە زێویە لە بنەماڵەیەکی قەدیمی ئەو شارە ڕەسەن لە دایک بووە و تەمەنی منداڵی هەر لەو شارە بەڕێخستووە، قوتابخانەکانی لەوێ تەواو کردووە. دواتر چۆتە کۆلێجی یاسا و ڕامیاری. لە کۆلێجی یاسا و ڕامیاری لە شاری هەولێر قەڵای سەوزی یەکێتی خوێندنم تەواو کردووە. دواتر بوومەتە پارێزەر بۆ ماوەی 10 ساڵ. لە دوای ئەوە تەقدیمم کردووە بوومەتە دادوەر وەک ئەندامی داواکاری گشتی طبعا لە کەرکووک کارم کردووە بە هەمان شێوە. دواتر هاتوومەتە سلەیمانی ماوەیەکی کورت لە دادگای ئێرە بوومە، لە دادگای چەمچەماڵ بوومە، لە دادگای کەلار و کفری بوومە، لە دادگای کەرکووک بوومە. خۆشبەختانە تەمەنێکم بردوۆتە سەر بەو کارە یاساییانەمەوە. دواتر لەسەر بڕیاری خوا لێ خۆش بوو جەنابی مامجەلال بوومەتە ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. تەمەنێکم لەوێ بردە سەر هەتاکو کۆتایی کارەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. دواتر وەکو ئەندامێکی پەرلەمانی عێراق لە ساڵی 2018 بوومە ئەندامی پەرلەمانی عێراق کە ئەو خولە نەچوە سەر بە خۆتان لە بیرتانە هەڵوەشایەوە بەهۆی ئەوەی دوو حکوومەت. دواتر گەڕامەوە لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک وەکو ڕاوێژکار و بەرپرسی بەشی یاسایی ئەو مەکتەب سیاسیە. کارێکی زۆرمان ئەنجامدا لە ڕوانگەی کارە یاساییەکان و هەر کارێک لە خزمەتی کەرکووک بووبێ.
لە ناو ئاڵۆزیەکانی کەرکووک و لە ناو پێویستەکانی کەرکووکە حاکم ئەڵماس بۆچی خۆی کاندید کردەوە؟ حاکم ئەڵماس خزمەتکارێکی ئەو شارەیە کە پێم وترا پارێزەرەکەی کەرکووک ئەمە خۆی لە خۆیان ئەرکە چەندێ ناوێکی دڵخۆشکەر و جێشانازیە بۆ من بەڵام ئەوە ئەرکێکی خستە سەرشانی من کە بە فعلی کەیسێکی یاسایی هەیە قزیەیە کەرکووک بۆ ئێمە قودسەکەی مامە قودسەکەی مام ئەبێ هەمیشە بیپارێزین وەکو بیلبلەی چاومان وەکار لەسەر ئەوە بکەین هەر کارێک دێتە پێشەوە بەرامبەر بە قودسەکەی بام کە بەداخەوە بەرامبەرانمان نەیارانمان کار لەسەر ئەوەکەن بە شێوازێکی یاسایی زەویزارمان داگیرکەن جوتیارەکانمان عەزیەت دەن و کار لەسەر ئەواکەن گەنجەکانمان هەندێک کات بێهیوا بکەن کار لەسەر ئەوا کرێت کەیسە یاساییەکانمان بە بڕیاری جۆرا و جۆر کە لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە تۆ ئەمڕۆ شەڕت هێزت هێزی یاسایە هێز و داهاتووی یاساییمان کاریگرنگی پەرلەمانتاریە واتە ئەمڕۆ کە بڕیارم داوەتەوە خۆ بەخۆ کاندیدکردن بۆ ئەوەیە کۆمەڵێک کەیس کە من پێم وایە هەتاکو ئێستا یەکلا نەکراوەتەوە پێویستە بەردەوامی هەبێ و ببینە هێزی یاسا و دەنگی داهاتوو لە پەرلەمانی عێراق بۆی جارێکی هەموو کێشە و گرفتەکانی خەڵکی کەرکووکە زانیت؟ وەکو بڵێ مەکو ناوی خۆت لەبەرتە؟ ئەبێت بیزانم لەبەرتە ئەبێ بیزانم لەبەرەوەی وەک گوتم کچی ئەو شارم من یەک لە ناو خەڵکم بۆ خەڵک لەگەڵ نەهامەتیەکان لەگەڵ ئازارەکان لەگەڵ خۆشی و ناخۆشیەکان قەبرسارەکانمان لەو شارەیە نەمتوانیوە بەجێ بێڵم تەنانەت لە ڕۆژە تاڵەکانیش تەنانەت لە ڕۆژانەی کە خەڵکێکش بیری لەوە کردەوە کەرکووک بەجێ بێڵەوە بڕوا لەبەرەوەی ئارامی هەندێک کات تیای نامە نەخێر بڕیارمدا بمێنمەوە ڕابردووە توانی بە کورتی پێمان بڵێ چیت کردووە تاکو و جارێکی تر خەڵک متمانەت پێ بکات و بڕۆیتەوە شتی تریان بۆ بکەیت وەکو پارێزەرێک کارم کردووە لەسەر کۆمەڵێک کەیسی یاسایی لەو شارە کە دەیان گەنجمان جاری وایە دەستگیر کراوە ئاخیریان کەیسی دو ساڵ لەمە و بەرمان ئەگەر ڕەبیتان بێ خۆنیش پیشاندانێک لە کەرکووک ڕوویدا و کۆمەڵێ گەنجی کەرکووکی لەو شارە دەستگیر کران ئەوە توانیمان بە هەوڵ و هیمەتی کۆمەڵەیە پارێزەری خۆبەخش وەڵە ڕێگەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو کەسانە هەموو ئازاد بکەین و چارەنووسیان یەکلا بکەینەوە من ئەگەڕێمەوە بۆیە لە ئاخریەوە دەستم پێ کرد ئەگەڕێمەوە بۆ پێشتر هیچ کوچە و کۆڵانێکی شاری ئەم کەرکووکە نەماوە پرۆژەیەکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەگەیشت پێی لە خزمەت گوزاری لە دەرکردنی ئەو یاسا محەلیانە کەیسی جوتیاران کە گرنگترین کەیسی ژیانی ئێمە بووە جوتیارانی کورد تووشی نەهامەتی بوون لە شاری کەرکووک و بەداخەوە جارێکی کە ئەیان نەویست بە قەراراتی ئەنجومەنی هەڵوەشاوەی بەعس جارێکی کە زەویەکانیان داگیر بکرێتەوە بە تایبەتی لە سنوورەکانی داقوق سەرگەڕان لە هەندێکی لە لەیلان و چەندین کەیسی یاساییمان هەبووە خۆشبەختانە و ئاخیریان ئەم کەیسانەی سەرگەڕانە کە تا ئێستاش ئێمە پارێزەرمان بۆ دابین کردوون و توانیمان لە سەردەمی ڕابردوودا یەکێک بم لەو کەسانەی کە لە ڕێگەی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراقەوە داوای هەڵوەشانەوەی قەراراتی ئەنجومەنی کە پێی ئەوترێ مەجلس قیادەت سەورە هەڵبوەشێتەوە و کار لەسەر ئەو بکەین تەنانەت عەرەب و تورکمانەکان لەگەڵمانە تەوقیعی بکەن ئەمە یەک لەو بابەتانە کەیسی دووەمیان سەبارەت بە کێشەی مڵکدارەتی بوو بە یاسای ژمارە سیانزەی مڵکایەتی کە ئەویش یەکێکە لەو کەیسانەی کە دەبێ هەموار بکرێتەوە کەیسی شەهیدانمان هەبووە هاوتاکردنی موچە و ژیان و شایستەی شەهیدانی هەرێمی کوردستان لەگەڵ شەهیدانی عێراقا و بەراوردکردنی بەرامبەر یەکتری ئەمە کارێک بۆ لەو کەیسانەی کە توانی ومانە کاری لەسەر بکەین و ئێستاش لە ڕێگەی موئەسسەی شوهەدا کە پێی ئەوترێ ئەوە یەکێکە لەو کارانەی کە تقریبا 2 مانگ لەمە بەرتانەیەکی کەمان لێدایەوە لە ڕێگەی محکەمەی باڵای فدرالی عێراق و خۆشبەختانە بەردەوامی ئەو بڕیارانەمان وەرگرت یەکێک لەو کەیسە گرنگانەی ترکەوە کارمان لەسەر کردبوو مەسەلەی تۆڕی دەرەنجامیان هەبووە نەتیجەیان هەبووە بەڵێ و بڕیارەکەشمان وەرگرتووە خۆشبەختانە و نوێنەرشمان ڕۆیوە لە تۆڕی کۆمەڵایەتی بۆ ئەم کەسانەی کەوە شمولی ڕعایی ئیجتیماعیانی کردووە یەکێک بووینە لەوانەی کە توانی ومانە ئاوەدانیەک بخەینە ناو خێزانەکان و خەڵکێکی زۆر وا بکەین سوودمەند بن لێی لەویشیان گرنگتر ئێمە کارمان کردووە لەسەر ئستحداسی قەزا و ناحیەکانی کەرکووک کە بە بڕیارەکانی بەعەز بەشێکیان
ئێلغاکرابوونەوە و ئەنجومەنی ئەو قەزایانەمان دروست کردووە لەگەڵ ناحیەکانە. لەبارەی گەنجان و دامەزراندن چیت کردووە؟ گەنجان جێگەی شانازی ئەم شارەی ئێمن لە بواری گەنجادا دامەزراندنێکی باشمان کرد بە تایبەتی ئەو سەردەمەی لە بترۆ دۆلار ئێمە کارمان ئەکرد. کاتێک سەردەمێک لە بترۆ دۆلار توانیمان بەشێکی پشکی کەرکووک وەربگرین و لە بترۆ دۆلار خەڵکێکی زۆر دابمەزرێنین بەداخەوە کە ئیدارەی کەرکووک گۆڕا بەشێک لەو گەنجانە نەیانتوانی ببنە گرێبەستی هەمیشەیی، بەڵام توانرا خەڵکێکی زۆر بە تایبەتی لە ڕێگەی دام و دەستگاکانی حکوومەتەوە بە تایبەتی لەو سەردەمەی ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بووینە خەڵکانێکی زۆر دابمەزرین و لەسەر ئەساسی تەوافقش یعنی بەشی شێرمان بۆ کورد داناوە بە حکمی دانیشتوانەکەی و تەنانەت شتێکی کەشمان لێ کردبوو 125 بۆ ئەو شوێنانەی زەرمەند بوونە دامان نابوو لە بودجەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەو سەردەمە کە بەر ئەو شوێنانە بکەوێت کە وەکو شوان و قەرەنجیر و لەیلان و ئەو جێگایانەی کە هەندێک پرسیاری تریشم ماوە باشە، بەڵام ئەمێ هەستم لە بەرەوەی ئەو خاتونەش بە پێوێ حەزەکەم تۆ لێرە بۆستیت منیش بە هەمان شێوە هەندێک لەو گفتوگوانەی ترمان بە پێوە تەواو بکەین ئەو خاتونیش بە پێوەیە. باشە لە بوارە کۆمەڵایەتێکی چیت کردووە خاتو ئەڵماس؟ من کچی ماڵێکی بابلین عشایرم بە زمانە سادەکەی خۆمان بەڵێ ڕەنگە خانۆ دێرینەکەمان تەمەنی 100 ساڵ بێت تا ئێستا هەر لە کەرکووکە هەر لە کەرکووکە بەڵێ و ئاساوارێکی دێرینی پێوە دیارە و لە ڕووە کۆمەڵایەتێکەیە ئێمە فێر بووینە خزمەتکاری خەڵک بین و کارمان کردووە لەبەر ئەوەی چی کێشە کۆمەڵایەتەکان بێ لە ڕووی چارەسەری و چی ڕووە ئاینێکەشی بێ. دەستێکی باڵامان هەبووە تەنانەت دامەزراندنی هەندێک مزگەوتی ئەو شارەچ کە ئێمە بڕوامان بە ئاین و ئاینزادەیە. یەک لەوانە مزگەوتی ئازادی کە لە گەڕەکی ئازادی و خۆشمان ناومان ناوە. دیارە ئەو سەردەمە ئەو زەویانە هی باپیرەی من بووە و تەمەنێکی دێرینی لەو شارە بەڕێ بردووە و تەنانەت من دوو خاڵم هەبووە یەکێکیان ئەیدام کراوە و کراوەتە حەوزی تیزابەوە تا ئێستا گۆڕ و گۆڕستانی نییە کە ناوی فەتحوڵڵا عزت زێوەلیە و زۆر باش خەڵکی کەرکووک ئەیناسیە. جگەلەوە لە توانیومانە بەڕاستیەکەی پێ بڵێم لەو سنوورەی کە تێی دانیشتووینە کە شاری کەرکووکە بتوانین ببینە بنەماڵەیەکی ڕەسەر و پەیوەندێکی کۆمەڵایەتی بتەومان لەگەڵ سەرجەم بنەماڵە و کەسایەتەکانی ئەو سنوورانە هەبێ و بتوانین هەمیشە خزمەتی ئەو خەڵکە بکەین. زۆر باشە دەست خۆش دەست خۆش دەست خۆش سپاس بە ئێوە. خاتو ئەڵماس تۆوتت ئێمە لە خۆشی و ناخۆشەکانە ئاسیار لەوێ بیت کەرکووکمان ببوورە زۆر دوورمەکە کەرکووکتان جێنێ هێشتووە نەخێر ئەوزانام ئێوە ڕووداوێکتان بەسەر هاتووە توانی ئەو ڕووداوەمان بۆ باسکەی چۆن بوو ینی ئەو ڕووداوی کە لە ناو کەرکووکا بەسەرتان هاتووە بزانام کوڕێکی تیا بریندار بوو. بەڵێ دیارە دوای ئەوەی داعش هاتە کەرکووکەوە بە خۆتان بەبیرتان دێ دیار بوو 2 مانگ بوون باوکم لە دەستدا بوو لەو کاتەیە کۆمەڵی خەڵکی یەزیدی و شەبەکەی کە ئاوارە بوون کە برای ئێمەن و خەڵکی ڕەسەنی ئەم وڵاتەن ئاوارە بوون و لە سنووری منطقەی خۆمان لە شوان زێدی باو باپیرانی هاوسارەکەم نیشتەجێیانمان کرد لە جێگەیەکی خۆمان. دیارە منداڵێک لەوانە ئەو کات زۆر جار کەبیری لێکم و دڵمەیەشیە داوای کەبابی کرد منداڵێک لەوانەی کە ئاوارە بوون لە ماندووبوون و برسێتی باوکیان هاتەوە وتی زۆر دڵم یێشاوە حاڵەتێکی وا ڕووی داوە دەسە و بەجێ نیشتەجێیانمان کرد و ماوەیەکی کورت لە لامان بوو بڕیارماندا هەر لەو هەفتەیە بەپەلە ئێوارە خوانێکیان بۆ بکەین و بتوانین خەڵکێکی زیاترش کۆمەکیان بکەین. ئەو ئێوارانە ئێوارانێکی زۆر خۆش بوو توانیمان ببەخشین و خزمەت بکەین. لەو ئێوارانەیە کۆمەڵێ گەنج کە یەکدوانێکیان ئێستا لێرن کاک محەممەدە ئەحمەد کوڕما محەممەدێکی کەیە علی شەهید علی بە ڕەحمەت بێ خزمەتێکی زۆرمان کرد و میوانەکانمان بەدڵخۆشیەکەوە بەڕێ خست و خەڵکێکی زۆر ئامادە ئاوارە بوون بەڵێ ئەوانە ئاوارە بوون نزیکەی 200 عائیلە بوون تقریبن لەو سنوورە لە دەوروبەریشی. بەیانەکەی کە ماڵمان پاکە کردەوە ئەو شتانە یۆم لە گرمەیەکی گەورە بوو لە گەڕێکی ڕەحیماوە کە ئەکاتە ڕۆژی 23/8 لە 2014 کاتێک ئاگدار بوومەوە خەڵکێکی زۆر شەهید و برینداری لێکەوتەوە لە نێوانیانە تەلەفۆنێک بۆ من هات کە کوڕەکەی منی تێدا نەماوە و کوڕێکی کە شەهید بوو کە ناوی شەهید عەلیە لەم یادەی ئەم ساڵەدا وێنەیەکمان بۆ کرد لەسەر بازاڕی ڕەحیماوە ڕوحی شاد بێ و سەرخۆشیم بۆ خۆی و کەس و کار و بنەماڵەکەیان. کاتێک کە ئەگەڕام لە نێوانی جەنازەکانە بۆ ئەحمەدێکی کەشی لەگەڵا بوو کە ئەویش ئێستا لە ڕاگەیاندن کارەکە ئەحمەد عیرفان ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە لێرانە. دیارە ئەحمەدی من و ئەحمەدەکانی تر
هەموو بە یەکەوە تووشی نەهامەتێک بوون و تەقینەوە بوو بە هۆکاری ئەوەی من 2 مانگ لە خەستەخانەکان ئاوارە و دەربەدەر بم لە دوای ئەوەی کە 2 مانگیش بوو باوکم لەدەستا بوو کوڕەکەمم دۆزیەوە لە نێوانی جەنازەکان و بێئومێدمیان کرد کە ناژێ لە نێوانی ژیان و مردنە 2 مانگ ئاوارە بووم لە ماڵەکەی خۆم بە خەستەخانەکانی سلەیمانی و ئەمیر جنسی و بە ئیسعاف هێنامان و دواتر بوو بە هۆکاری ئەوەی کە قاچی دەستدا لە بنەوە و جەستەی جانی هەمووی بریندار بێ خۆی تەبارە و تەعالە و ئەو خەڵکە کە هەمیشە دوعای بۆ مەکرد ئەیانوت ئێمە بە دووشت ئەتوانین هاوکاریت بکەین یەکیان ئەوەیە کە خوێنت بدەینێ ئەوی تریان دوعای خۆمانتان بۆ بکەین من ئێستاش ئەڵێم ئەو ئێوارانە خۆشە کە ئەو کارە سەتەتاڵی لە دواوە هات ئەوەندەی تێدا هەبوو کە خوا ئەحمەدی من و ئەحمەدەکانی تری پێمان بەخشیەوە دیارە بوو بە هۆکاری نەهامەتێکی گەورە لە شاری کەرکووک بۆ ئەوە بوو خەڵکێک بەخشندە بێ هەموو کات خۆی تەبارە و تەعالە لە بیری ناکە و گەنجانێکی زۆر لەو شارە ئەبنە قوربانی ڕۆژانە و ئەبنە تووشی کارەسات لە کاتی تەقینەوەکان کەرکووک قەبرستانەکان میتەیە ماڵی باوکم ئەو خەڵکەم ئەو جوتیارانم ئەو کەسەی کە من خۆشیمەوێ هەر بستێ خاکێکی ئەمە وەسێتی جەنابی مام جەلالە بۆ هەموو کەرکووکیەک قەت نەبەجێ دیێڵم نە ئەڕۆم لە شارەکەی لە خۆشی و ناخۆشیەکان لە تاڵی و لە هەزرەکان لەگەڵتانم پێکەوەین ژیانمان بەیەکەوەیە خۆشیەکانمان تاڵیەکانمان ئێمە بۆ ئێوەین ئێوەش بۆ ئێمن لەبەرەوە قەت بەجێتان ناهێڵم من کەرکووکی بوو کەرکووک ماڵی منە زۆر باشە با من چیتر پرسیار نەکەم ئێوە لەگەڵ ئەڵماسخان ڕەخنەیەک سەرنجێک لە ڕابردووی پێشنیازێک بۆ داهاتووی بۆ لیستی 222 بۆ کاندیدی ژمارە 20 ئێستا ئێوە ئەتوانن قسە بکەن لەو مایکەوە ئێوە پێشکەشکار بن فەرموو من دەستخۆشی لەکەم سپاسیەکەم بەخێر بێ سەر چاو بنۆکو برای شەید کە سوکاری شەید بۆ کە سوکاری شەید دەبێت چیتان پێ بکرێت لە بەغدا کە بۆمان بکەن هەر بژی ئەمە یەکەم لە کەرکووک بڵێ دووەمیش وەکو مناڵی شەهید کچی شەید ئایا کوڕی شەید تەعیناتی لەوێ بۆ بکەن و ئیشی بۆ بکرێت دووەم بۆ دەربارەی ئەوەی کەوا ڕەنگە بۆ مادەی 140 ئەم ئەرزانەی کە ئەدرێتە بۆ مادەی 140 کە گەڕانەوەی لە سنووری چەمچەماڵ ئێمە 46,000 دەنگمانەیە لە سنووری چەمچەماڵە خەڵکی زۆرمانەیە لە چەمچەماڵە مستەفید بووە لەوەی کەوا نەدرێ پێی لە کەرکووکە ئیسە ئیشی لەسەر بکرێ بۆ ئەوەی کە زەوی پێ بدرێت من سوپاسیەکەم سەرکەوتن بێت بێکەوە بۆستن نزیک یەکتر تۆش بەڕێز تۆزە لە مایکەورە پێشەوە سلااو ڕێزیە باڵێ سلااو ڕێزیە و بەخێراتم سپاسەکەم ئەڵماسخانەکە من یەک تۆز بیتم پێشەوە من فەریدون شێرزادم سەرۆکی کۆمەڵی کەڕوڵاڵان من لە مناڵیەوە هەتا ئێستا ئەزانم کە مام جەلال چەند خەباتی کردو و چەند تێکۆشانی کردو بۆ ئەم کوردستانە پێشتر هەمومان نەزانین هەتا مام مابوو چەند سەقامگیر بوو کوردستانەکەمان بوو چەند خۆشبەخت بووین هەمیشە مام هاوکار و پشت و پەنای ناویستان بووە پێشتر ئێمە کۆمەڵی کەڕوڵاڵان هیچ کامێکمان موچەمان نەبوو ئەوە بوو مام سوپاس بخوای گەورە موچەی بۆ دابین کردین بۆ هەموو خاوەن پێداویستی تایبەتەکان هەمومان لە چای مامی ئەناسین ئەوەی کە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بووە مام جەلال بووە باش ئێستا چی هەیە بۆ لیستی 222 و حاکم مەڵماس ئەو داواکە لە هەموو گەلی کوردستان دەنگ بدەن بە لیستی 222 چونکم تاکە حیزبە کە هاوکار و خزمەت بە گەلی کورد بگەێنێ هەر بژی داواکارە لە
ئەڵمازخان هاوکاری نابستان بێ هاوکاری کۆمەڵی کەڕولاڵان بێ هەتا ئەمیش بتوانێت هاوکاری نابستان بێت ئێمە هەموو کات پشگیری هەموو پەرلەمانتارەکانین دەستخۆشیان لێکەین ئەوانەی کە لە بەغان کە هەمیشە هاوکاری نابستان بوون ئینشاء الله سەرکەوتوو ئەبێت و لیستی 222 ببورن هەر بژی فەرمو زۆر سپاس کاک فەرەیدون زۆر سپاس سەرەتا زۆر بەخێرهاتنی میوانەکە دەکەم هەر بژیت دەستخۆشی لە جەناب دەکەم سپاسەکەم یەک تۆز بیتە پێشەوە لە مایکەکە هاتووم وەکو دەنگدەری کەرکووک لە شاری یەک تۆز بیتە پێشەوە لە مایکەکە وەکو دەنگدەری کەرکووک لە شاری چەمشەماڵەوە هاتووم کە بیستم میوانە کەرکووکیە پێم خۆش و خۆم بگەین مێرە دەستخۆشی دێکم و دەستخۆشی لە جەناب دەکەم سپاس دەکەم سپاس سەپڵە بۆ پێشمەرگە سپاس دەکەم هیوادارم ئەو خزمەتە زۆرەی کە پێشمەرگای کات بەڕۆشتنی بۆ پەرلەمان بەڕێز ئەڵمازخان زیاتر داکۆکیکار بێت دیفاعکەر بێ لێمان بە تایبەتی بەرگری فراکەوتن هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوادارم نەب کات و ساتەیە هەر گلێ و گازندەیەکمان هەیە هەر ناڕزایەتێکمان هەیە 222 لە بیر نەکەین چونکە ئەمڕۆکە ئەو ڕۆژەیەکەوە هەموو ناخۆشیەکان وەلانێنین و لیستی 222 سەرخەین هیوای سەرکەوتنی بۆ خوازم هەر بژیت وەڵامی ئەو سێ بەڕێزە بدەیتەوە ده فەرموو 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 تۆزە بیتە پێشەوە ببورن لەو کاتا من کە قسەم لەگەڵی وەگر چاوم لەسەر ئەو نەبوو بەڵێ بیر چوە زۆر سپاسی ئەڵمازخانەکە کە لە پەرلەمانی عێراق هەمیشە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت بووە کە عومەری کورتەباڵاش ئاگاداری ئەو ڕاستیەیە ئەوەم نەگەیان بوو داوای لێبوردنەکەم ئەو ئێستا گەیانم چاوم لەسەر ئەو مۆزوعانە بوو دەستخۆش بێ و زۆر سپاسەکەم من خۆم بەدایکی کەم ئەندامان نەزانم و ئەوە پێشمەرگە دیرینەکان بە تایبەتی کەم ئەندامانی سەنگەر کە تەمەنێکی جوان بە بەڕێزیشترە گەر هەبێت ئەو ناوەیان لێناوم فەرموو و ئەو ناوە بۆتە شانازی بۆ من و ناسنامەیەک بۆ من و ئەمەش جیاوازی منە لەگەڵ هەواڵانم دەستت خۆش بێ بە تایبەت بۆ کۆمەڵی کەڕولاڵان لە داهاتوە گەر دەرچوویت چیان بۆ ئۆکەیت ئەوان ڕەنگە کۆمەڵێک کێشە و گرفتیان هەیە ئەنی چکە من ڕێکخراوی ڕۆشنایی دڵ هاتوون بۆ ئێرە ئەوە کۆمەڵی کەڕولاڵان کاک فەریدون و شیلانخان هاتوون بۆ ئێرە بەشێک لە کورتە باڵاکان هاتوون بۆ ئێرە دوایی من لەگەڵ ئەوانەی دەرەچن ڕوبەڕووی یەکیانەکەمەوە بێ شتیان بۆ بکرێ بێ پاڵپشتیان بکەن من لێرەوە لە کورتساتی بەڵێنیان ئەدەم کە سەپۆرتیان کەم و پشتیوانیان بم هەموو کاتێک و بەردەوام بم لەگەڵ هەموو ژیر و گرفتەکانیان و دڵنیاتان ئەەکەمەوە هەرگیز بەجێتان ناهێڵم و کار دەکەین بەیەکەوە بۆ باش گوزەرانی ژیانتان دڵنیا بنەوە ئەوە بەڵێنێکە ئەو بەڕێزا و تێمە کە چیەکە بۆ کە سوکاری شەهید بە تایبەتی لەبارەی دامەزران ببوورە هاوڕێجانەوە گەنجی بۆی ڕاتەگرم چیەکەی بۆ کە سوکاری شەهیدان لە کەرکووک بەسەلەن بۆ منداڵی شەهید لە کەرکووک بۆ دامەزراندن بە تایبەتی هەر بۆ ئاگاداری جەنابتان ئێمە شتێکمان تەقدیم کرد لە پەرلەمانی عێراق پێشترش و لە ئەنجومەنی پارێزگاش کاتی خۆی بۆ ئەوەی یاساکە هاوتای بکات و تەنانەت پشکێکدا بندرێ بۆ کە سوکاری شەهیدان خۆشببختانە ئەوەی کە ئێستا کاری لەسەر ئەکرێت لە ڕێگەی ئیداری نوێی ئەم شارەوە ئێستەیە بۆ یەکەم جار لە ڕێگەی مادەی 140ەوە ئەوەی کە جەنابیان باسی کرد ئەتوانن خەڵک زەوی وەربگرێ کە سوکاری شەهیدان پشکیان هەیە پشکی خۆیانیان هەیە لە مەسلەی دامەزراندن و بۆ ئاگداریتان ئێمە تەنانەت ئەو سەردەمەی لە ئەنجومەنی پارێزگاش بووینە چۆن مەعاملەی عێراق لەگەڵ شەهیدانی عێراقا بووە هەمان مامەلەمان لەگەڵ شەهیدانی کوردستانمان کردووە شەهید ناسنامەمانە شەهید ئەو شەهیدانن کە بەرگری ئێمەیان گرت و لە بینیتان چۆن چۆنی شەهید کران ئەو کاتانەی بەرگریمانیان لێمان کرد لە کەرکووک کاتێک کە داعش هاتن جگە لەو هەموو قوربانیانەی ڕۆژانی خەبات و ڕۆژە سەختەکانی تێکۆشان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بەرهەمی ئەمڕۆیە کە ئێمە بەدەستی دەهێنین و لیستی 222 هاتۆتە ئێرە و من ئەتوانم لێرەوە بانگشی هەڵبژاردننی خۆم بکەم لەبەرەوە ئەوە کاری ئەرکی سەرشان و پێشینەمانە و کارمان کردووە لەسەر ئەوەی کاری ئەوان جیا بکەینەوە و هاوتاکردنی موچەکانیان ئەمە یەک دوو لە بەغدا بابەتێکی کە هەیە سەبارەت بە ئیعفاکردنیان لە مەسەلەی پارەی خوێندن و ئەوە نووسراوەکان دراوەتە دەست کاک عەبدولئیلا بۆ ئاگاداریتان لە موئەسەسەی شوهەدا و 2 مانگ لەمەوبەر لە ڕێگەی
مەکتەب و نووسنگەکەیەوە نووسراوێکی کەمان ئاراستە کردووە لەگەڵ ئەوەی کە لە دەرەوەی دەسەڵاتیشم بۆ ئاگاداریتان بەڵام ئێستاش ئەو عیلاقات و بەرژەوەندیانەمان لە نێوان ماوە کە بتوانین و نوێنەرەکەتان کوڕێکە خەڵکی کەرکووکە پێم خۆشە لە ڕێگەی ئەوە ئاگادار بن و بڕیارێکیشمان وەرگرتووە خۆشبەختانە کە بتوانین جارێکی کە ئەو ڕێگەیە درێژەی پێ بدەین ئەوە پێم وایە بچووکترین مافی خۆتانە باسی پێشمەرگەی کرد بە تایبەتی هێزەکانی بەرگری فریاکەوتن و گەڕانەوەی ئەو خەڵکانی کە چوارچەوەی مادەی 140 تا ئێستا پێشمەرگە تازی سەرسەرە و ئەوەی پێشمەرگە ڕایکێشە چی لە کاتی خەباتی شاخ چی لە ئێستادا لە بەرگریکردن لە بێموچەیی لە هەناسە ساردی لەماندا بوون هیچ کات درێغی لێ ناکرێ و هەتا بلی پێشمەرگە خۆراگر بووە بەرامبەر هەموو بابەتەکان کەوتی پێشمەرگ ژیانی خۆی خستە مەترسیەوە واتە ئەوە جێبەجێکردنی هەموو داخوازی و داواکاریەکانیانەوە بە تایبەتی جێگیرکردنی مەسەلەی موچە و شایستەکانیانە ئەوە کارێکە کە پێم وایە مافی ڕەوای گەلی کووردە و ئەرکی ئەستۆی هێزی تۆین لە بەغدا کە ئەو گروپەیە کە ئەچێتە بەغدا و ئەبێتە پەرلەمانتار کاری یەکەمەوە کاری بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ بەرگریکردن لە مافە ڕەواکانیانە جێگەی شانازی ئێمن هەموو کاتێک فەرموو سەرەتا سڵاو بە خێرەتنیکی گەرمی خاتو ئەڵماسەکەین بە ناوی خۆم و هەموو پارێزەرانی کەرکووکەوە ویستم لەم منبەرەوە پرسیارێکی جیاواز بکەین خۆتە زانی خاتو ئەڵماس پێکهاتەکانی کەرکووک عەرەب و تورکمان و کوردی تایە ویستم بە زمانی عەربی پرسیارێکت لێ بکەم ست ئەڵماس أنت كمرشحة من الحزب الاتحاد الوطني الكردستاني خاتو ئەڵماس تۆ کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانی کە دروشمەکەی پێکەوەژیانی ئاشتیانەیە لە نێوان پێکاتەکانە ئیشەڵا سەرکەوتووە بیت لە هەڵبژارنەکانیشە سەرکەوتوو بیت لە ئەنجومەنی نوێنەران بەرژەوەندە کەسی و حیزبەکانە وەلاوانی بۆ خزمەتکردنی خەڵکی کەرکووک بە تایبەتی گەنجان سوپاس دەکەم وشكرا دەست خۆش شكرا جزيلا حەزەکەم تۆش بە بڕگەیەکی عەربی جواب شكرا جزيلا الاتحاد الوطني لكردستان سپاس بۆ پرسیارەکەت وەکرو بنەما یەکێتی هەر لە سەرەتاوە لەگەڵ پێکەوەژیانی ئاشتیانەیە لە کەرکووک ئێمە ڕۆڵەی پارێزگای کەرکووکین هەمیشە کار دەکەین و کارمان کردووە لە سەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال سیاسەتی چەپکە گوڵەکە تاکە سیاست یەکێتیە بۆ کارکردن پشتیوانیکردنی خەڵکی کەرکووک ناکۆکی سیاسی بەمانای ناکۆکیمان نییە لەسەر خزمەتکردن و خزمەت گوزارەکان بەواتای ئەوە نییە کە تێڕوانینمان جیاواز بێت ببێتە هۆی تێکدانی شیرازی کۆمەڵگەی کەرکووک هەموو کار دەکەین بۆ جوانترکردنی کەرکووک ناکۆکیە سیاسەکان وەلاوە دەنین بۆ خزمەتکردنی زیاتری پارێزگای کەرکووک ئەمە سیاسەتی سەرۆک مامجەلال و چەپکە گوڵەکەیەتی لو أردتم أيضا سأقولها باللغة التركمانية أيضا biz Kerkük'te ki yaşırıq hepimiz barabarıq. Mam Celal'in yolu belaydaki hepimiz barabar yaşağın. Ve işliyağın Kerkük'ü. Tamam bizim bir vücutımız var. Kerkük Kürdistan'dı. Bali Kerkük Kürdistan'dı. Tamam ama bizler yaşırıq barabar. Hepimizi seviyoruz barabar. Hatta hizmet edağın Kerkük'e. Sağ olasınız ya Rabbi. دەست خۆش ئەوەی کە من لە تورکمانەکە تێنەگەشتم بەس عەرەبیەکە باسی ئەو سیاسەتەی سەرۆک مامجەلال بوو بۆ پێکەوەژیان و خزمەتکردن بێگومان کە ئێستا ئەوەی جێگەی دڵخۆشیە سەرۆک بافڵیش لەسەر ئەو ڕێبازەی سەرۆک مامجەلال ڕات بۆ پێکەوەژیان و بۆ خزمەتکردنی هەموو پێکاتەکان لە کەرکووک ئەوە هیوادارم ئێوەش بەو زمانە پاراوە بەرگری سەرسەختتر لە کەرکووک و تورکمانێکەش هەر ئەوە بوو ئێمە لەسەر سیاسەتی چەپکە گوڵەکەین ڕاستە بیر و بۆچووری ئێمە کەرکووک کوردستانی و کوردستانیش دەمێنێتەوە بەڵام بڕوانمان بە پێکەوە ژیانە بە سیاسەتی چەپکە گوڵەکەیە ئێمە هەمومان تێکەڵین دەست خۆش فەرموو هاوڕێجان سەرەتا سڵاو ڕێز بۆ ئێوە و دەستخۆشیان بەرنامە جوانەتان لێ یەکەم و بە خێراتنی میوانە بە ڕێزەکەتان و ئەم میوانانەی ئێراکەم ڕاستی من دڵخۆشم زۆر دڵخۆشم لێرە ئامادەم لەبەرەوەی میوانێکی لێیە ئێمە دڵخۆشین بە وجودی ئێمە وەکو مامۆستایانی خۆبەخش لە شاری کەرکووک لە دراسی کوردی سەردەمانێک وای لێ هات کە هیچ کەسێک دەرگای لێمان ناکردەوە بە تەنگمانەوە ناهات ئەم خاتونە بە ڕێزە زۆر بوێرانە و زۆر ئازایانە هات بە تەنگی مامۆستایانی خۆبەخشەوە و جوۆی لە داواکاریەکانیان گرت و دەنگی ئێمە گەیان بە جەنابی کاکاسۆ و جەنابی کاکڕێوار و زۆر شکر بۆ خوا لە دوای ئەو ماندوو بوون و هەوڵدانی ئەمان ئێستا هۆکارێک هەیە بۆ دامەزراندنمان و بەگرێ بەستبوونمان و داواکارین لێی چۆن ئێستا بە هەوڵی ڕۆڵەی کەرکووکەوە بووە کە چووە پەرلەمانیش بە هەمان شێوە بە هەوڵی مامۆستایان و ڕۆڵەی کەرکووکەوە بێ دەست خۆش بێ ئێمە سوپاس دەکەین ئێوە ئەوە لە بیر نەکەن
کە مامۆستای خۆبەشی زمانی کوردین پێشمەرگەش لە هەموو ئەمان کاتە چکە پەرەدان بە زمانی کوردی جگەی فەخرە بەڕێزێکی تر حاکم ئەڵماس جواب دەیتەوە فەرموو. سەبارەت بە مامۆستایانی خۆبەخش ئێمە هەمومان دروستکردی دەستی مامۆستاین چی پەروەردەمانیان کردووە چی فێرمانیان کردووە لەبەرەوە من دەستی مامۆستاکانی خۆم ماچ ئەەکەم پێش هەموو کەسێک ئەم جاش دەستی هەموو گەنجێک ئەگرم لەم شارە چی مامۆستا بێت چی لە هەر پیشەیەکی تر بە ئەرکی سەرشانی خۆمی ئەزانم کە من وتم کەرکووک بەجێ ناهێڵم لە خۆشی و ناخۆشیەکانە کاتێک کە ئومێت لە لای ئەمانە نەما دەرگایەکی کە هەیە واڵایە ئەبێ لە دەرگاکان بدەین بۆی بکرێتەوە و بەڵێنی ئەوەشیان پێدەم ئەگەر ئێستا لە پشکی 7000ەکەی کەرکووک بەشێکیاندا بمەزرێن ئەبێ ئەو فای لە جارێکی کە هەڵبگیرێتەوە و جارێکی کە دەرگاکانی بەغداش لێ بدەینەوە بۆی بتوانین بە هەمان شێوە خەڵکانێکی کەدا بمەزرێنەوە کە شایستە و گەنجی ئەم شاران و ببنە ئێوە قوتابخانە و فێرگەی منداڵەکانمان و بتوانین سەربەرزانە هەمومان بە یەکەوە ڕێگاکان تەواو بکەین بۆی بکەینە سنووری ئارام. ڕێستان فەرمونون بە خێراتی لێگەم دەستخۆشی لە جەنابتەکەم تۆز بیتە پێشەوە وەکو جوتیاران ناوچەدا بڕاوەکان کفرێنە لەیلان و داقوق و سەرگەڕانۆمانە بەڵێ چیمان بوو ئەگەن و چیمان بۆی نەگەن ئیشەڵا کە چیتە ئیشەڵا سەرکردی پشت بەخوا بێ دیفاع زۆر زۆر لەوانە بکە لەو ناوچەدا بڕانە بە تایبەتی لە جوتیاران لە تایبەتی لە جوتیاران هەر هەمووی عرب هاوردیان هێناوە ئەمەگان دەرەکەن ئەوی لە جێی باو بای پیرانە دەریانەگەنێرێن ئەم خاگە خاگی ئێمێ بەس بە ئەکسەوە خاگەوانی و خاگی کووردە سە دەریانەگەن و خاکی کورد دەست خۆش فەرموو بەڕێزێکی تر ئەگەر بێت وەڵامەداتەوە نیشتیمانەیە کە هەموو کات ئێمە بەجێ نایڵین کەرکووک بە ناوچەدا ڕارێنەکانیشەوە من پرسیارێکی ئەم برایەشم هەبوو دواتر لی کردم کە ڕەبتە بە مەسەلەی چەمچەماڵە و باسی ئەو 26,000 کەسەی کرد کە ئاوارە بوونە ئەوە ئەوایە داوای لێبوردم کەم ڕەنگە ئەو بەشیانم تەکمیلە نەکردبێت کە بیرم چوو لە پرسیارەکانە کەرکووک پاکێچێکە لە یەکدا نابڕێت کە ئەڵێن قودسی کوردستانە مامجەلال کە ناوینە لە بەلاش ناوی نەنابە و ناوە واتە قودس چەندێ گرنگە بۆ هەموو ئومەتی عەرەبی ئێمەش ئەوەندە گرنگە بۆمان کە دێتە سەر ناوچەکانی کەرکووک کە دابڕێنراون لە یەکتری کە لارە کفریە دووس خوڕماتوە وایە بە چەمچەماڵیشەوە قادر کەرەم ئەمانە هەمووی سنووری ئێمەیە گەڕانەوەی ئەمە لە ڕێگەی مادەی 140ەوە وە گرفتی جوتیاران کە بە هەمان بابەتەوە ڕەبتە جگەلەوەی کە ئێمە ئێستا ئەمە ڕێکەمیان ڕێکاری مادەی 140 جێبەجێ بکرێ دووەمیان ئەحسای 57 ئێمە کارمان پێی کردووە حتا تەنانەت لە دامەزرانەکانە ئەمەش ڕێگەی دووەمە ئەمێنێتەوە سەر مۆزوعی جوتیاران ئەوان دێنینەوە سەر ئێرە و جوتیارانشمان چەندین کەیسمان هەیە بۆ ئاگاداریتان یەک لەوانە هی برای بەڕێزمان کاک محەممەد ئەمین و هەواڵەکانی کە لە سەرگەڕان تووشیان بوو لە داقوق لە لەیلان بە هەمان شێوە کاک محەممەد مەجید و کۆمەڵی خەڵکی ترمان هەیە ئێمە کە زەویزارەکانیان داگیر ئەکرێتن ئەوە ئەرکی سەرشانی ئێمەیە ئەو داوایانە بەرینە ڕێوە لە تۆبزاوای خۆڕاگرەوە خاک بەجێ نایەڵین نیشتیمان مڵکی ئێمەیە بەمانەوەمان ئەی سەلمێنین کەرکووکی ئێمەیە ناکرێ ئێمە شارەکە بەجێ بێلین و بچین لە شارەکانی تری عێراق نیشتە جێبین و خاکەکەمان بدەینە دەم ئاوە ئەمە ئەو بابەتە بوو کە من باسمان کرد بەڵام بە چارەسەری یاسایی هێزی یاسا ئەتوانێت گۆڕانکاریەکان کە تۆ ئێمە هێزی تۆ بین یاساکان لە ساڵحی تۆ ئەگەڕێتەوە چۆن دەسەڵاتی تەشریعی لە بەغدا دووشتە ڕقابە کە پێی ئەڵی بەدوادا چوون دواتریش تەشریع تۆ لە هەموو سێکتەرەکانە دیت ئەگەر پەروەردە بێ ئەگەر خوێندنی باڵا بێ ئەگەر تەندروستی بێ هەر سێکتەرێک لە سێکتەرەکان پەیوەندی بە دەرکردنی یاسایەکەەوە هەیە واتە تۆ چەندێ بەهێزبی چەندێ بابەتە یاسایەکانت بەهێز بێ ئەبێ داڕشتنەوەی لە ڕێگەی یاسایەکەەوە بێ لەبەرەوە ئەو نیشتیمانە بە بیلبلەی چاو ئەپارێزین بەوەی کە یاساکان لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەمان و گەلی کورد بپارێزین بۆی نەتوانن لەسەر ئەساسی ناسنامەمان جارێکی کە بێن ئێمە لەناوبەرنەوە ئەمە ئەو هێزەیە کە کاتێک موچە نامێنێ سەرۆک بافڵ بەرەو بەغدا ئەڕوا موچەکانتان دێنێتەوە کاتێک کە بودجە نامێنێ سەرۆک بافڵ دەرگاکان ئەکاتەوە و بودجەمان بۆ ئەگەڕێنێتەوە کاتێک کە وەزعەکان ئاڵۆزە بێ لە ناو عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستان جارێککە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە سەرۆکایەتی سەرۆک بافڵ ئەڕواتەوە چۆن جەنابی مام جەلال پێشتر ئەو کارەی دەکرد ئێستا بەڕەبارایەتی و بە سەرۆکایەتی سەرۆک بافڵە ئەتوانێت دەرگاکانمان بۆ کاتەوە ئەمە هێزی ئێوەیە ئێمە ئەبینە هێزی تۆ
فەرموو بەڕێستان. سەرەتا بە خێراتنتانەکەم بە خێراتنی بەڕێز حاکم ئەڵماسەکەم بە خێراتنی ئەم میوانە بەڕێزانەکەم. پرسیارێکم ئاراستەی بەڕێز حاکم ئەڵماس بنازناوی ئەوەیان لێناوە دایکی کەماندامان و حەز دەکەم بزانم ئەو ناو بۆچی ئەگەڕێتەوە و زۆر سوپاس بۆ جەنابی. وا ئەشمەوێت بڵێم ئامادەبوونی ئەو بەڕێزانە بە شێوە بەرفراوانە لەگەڵ تۆیە بۆ هاتوون بەڵام بەو ڕێژێنە ئەوەی کەم ئەندامێکی هەبێ کەم ئەندام خاوەن پێداویستی تایبەت یاخود وا باسیکەین کە پێی ئەوترێ بە عامەکەی کەم ئەندامەتی لە جەستە نییە کەم ئەندامەتی ئێوەی خاوەن عەقڵ و هزر و خۆشەویستی ئێوە جوانترین سمبولی ئێمن کە ئەو ناسنامەیە لە من ئەندرێ جێگەی شانازیە ئەوە بەهۆی ئەحمەدەوە هەموو جا پێی ئەڵێم ئەحمەدی من و ئەحمەدەکانی تر کەم ئەندامانی سەنگەر ئەو شەرەفەیان پێبەخشیم کاتێک کە من ئامادە بم جەرگی خۆم بکەمە قوربانی بۆ کەرکووک ئەی خۆم بۆ هەزار جار بە قوربانی کەرکووک دەبم ئەو مام جەلالە کە ئەڵێ بۆ دڵت پڕە بێت حاکم ئەڵماس قوربانی زۆر درا بۆ کەرکووک ئەوەی کە لێرە دانیشتووە هەمووی خەبات و تەمەنیەشی پڕ لە ئازاری بردووەتە سەر نەهامەتیەکان ئەم ڕۆژانەیان دروست کرد شاخ ئەم ڕۆژانەی دروست کرد ئەوەی لێرەیە گشتی لەگەڵ ڕێزم بۆ شەکە پێڵاوی دڕیوە و لە پێناوی کەرکووک قوربانیەکی داناوە ئەگەر تەرحیل نەبوو بێتین ناسنامەکانمان تەرحیل بووە ئەگەر ڕانە گوێزرا بێتین ماڵەکانمان ڕووخاوەتە سەرمان ئێستاش پێمان دەڵێن ئاوارە ئێمە قەت ئاوارە نین ئێمە خاوەنی زێد و ماڵ و نیشتیمان و کەرکووکین بە هەموو پارچەکانی کوردستانیشەوە هەر بژیت کەسێکی تر بتوانێت ئێوە هەرکتان کێشاوە ماندوو قسە بکەن فەرموو سەرەتا بە خێراتنی حاکم ئەڵماس و جەناب و میوانە بەڕێزانەکەم زۆر سپاسەوە سەرسەرماناتن پرسیارێکم هەیە سەبارەت بە مادەی 140 یاسایی عێراق کە مشتمڕێکی زۆری لەسەرا جەنابەت وەکو ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەشی یاسایی کارت کردووە دیدت چییە لەبارەتی ئەم مادەیە و ئایا ڕێگایەکی یاسایی هەیە بۆ یەکلاکەرەوەی ئەم مادەیە بەڕە چاوگرتنی کەیسی و وەزعی هەستیاری کەرکووک دەستخۆش وەڵامەت دیارە مادەی 140 مادەیەکی قانونی دەستوریە بۆی لەم بابەتیان یاساییانە زیاتر قسە بکەم و ئیجراءاتی تەوقیتی پێشترش باسم کردو هیچ کاتێ نایڵێ هزر و دەسەڵاتی ئەو یاسایە کەم بێتەوە یاسای مادەی 140 مادەیەکی زیندووە و سێ جار دادگای باڵای فدرالی عێراق بڕیاری دەرکردووە سەبارەت بەو کەیسە لەبەرەوەی چەند جارێک تانەی لێدراوە و تەفسیر داواکراوە لێی تەفسیر واتە شیکردنەوە لە دادگای باڵای فدرالی عێراق چەند کاتێک دانرا بوو بۆ مۆزوعەکانی تەطبیع و ئیحسا و ئیستفتاء بەڵێ لە کاتەکانی خۆی نەکرا زۆر کات حکوومەتی عێراق کە بە قووەت و بەتوانا بووە هەوڵی داوەتەوە ئەو یاسایە جێبەجێ نەکا لە کاتەکانی خۆی بۆی بتوانێت کاتی پێ بەفیرۆ بدە ئەبێ ڕاشکاوانە ئەو بابەتە باسکەین بەڵام هیچ کات نەیتوانیوە بیمرێنێ بەڵێ هەوڵیاندا تەقدیمی داوایان کرد سکاڵایان لەسەرمانە کرد کە ئەم یاسایە ناکرێ بەڵام دەستوور یەک پاکێجە لە مادەی یەکەوە هەتا مادەی 142 باشە کە لە یەک نابێتەوە ئیجراءاتە تەوقیتەکان ئەڕوات ئێستا خۆشبەختانە قەراری بیستونەوە وا لە ڕێگەی وزارەتی عەدل وە لە ڕێگەی لجنەی باڵای مادەی 140ەوە خەریکە شۆڕە بێتە خوارەوە و جۆری ئەو قطعانە بەپێی ئاگاداری من سەبارەت بە کێشەی زەوی جوتیاران بەرەو چارەسەر ئەکرێ لەبەر ئەوەی تەنها ئازیزان تەنها کەرکووک نییە لە بابەتی مادەی 140 بەشێک لە منطقەی طبعا خانقینە مندەلیە مووسڵە ئەمانە لە نخێت کە ئەکەوێتە جنوبی عێراق لە بینی کەربەلا و ئەوانە ئەلەویاش ئەو کێشە هەیە لە ناو مەزارەکان بۆ ئاگاداریتان لەبەر ئەوە بەشێک لە برایانی عەرەب یا بلێن شیعەی خۆمان برایانی شیعە ئەوانیش مەبەستیانە ئەو کێشەیە چارەسەر بێت لەبەرەوەی ئەو زەوی وزارانە ئەبێ بگەڕێتەوە وەک باسم کرد ئەوە مادەیەکی زیندووە و خۆشبەختانە بودجەی بۆ تەرخان ئەکرێ بڵێ بەلاوازی ئەڕوا بڵێ هەوڵ نادەن بە پەلە جێبەجێکن بۆی تەطبیع و ئیحساکە بکەن ئەو تەطبیعەیە کە ئەبێت چەم چەماڵ بگەڕێتەوە سەر کەرکووک ئەوەیە کە دەبێت کەلار و قادر کەرەم و دووس خوڕمات و بگەڕێتەوە سەر کەرکووک ئەمە ئەو هێزەیە کە ئەبێت جارێکی کەکاری لەسەرکەین وە جێبەجێکردنی ئەو یاسایە بتوانین ئەمانە جاری کە تۆماریان کەینەوە بودجەی تایبەتی دوای ئەوەی تەطبیع بۆ تەرخان کرا هەم زەویزار قەرەبوو بکرێتەوە ئەوانی مەشمولن بە مادەی 140 و هەم ریفراندۆمەکە بکرێ لە نەتیجەیە ئیستفتائی یەکلایکەرەوەی چارەنووسی کەرکووک کە ئەبێ هەموو کێشەی کەرکووک
وەک دووبارەی ئەەکەمەوە جەنابی مام جەلالوتی کلیلی چارەسەری کێشەکان کەرکووکە و فقط کەرکووک دەمێنێتەوە. بەخێراتنی ئەم میوانانەکەم دەستخۆشی لێواکەم من حاکم ئەڵماس پێی ناڵم حاکم ئەڵماس پێڵێم شێرەژنەکەی کەرکووک من بەس دەستخۆشیم بۆی هەیە لە شوانەوە هاتوومە ماڵەکەی خۆی لە شوان بۆ هەموو دام و دەستگایە کە ئەنوت بینانیە بۆ شوان تەرخانیە کرد بۆ محکەمە بۆ سنتەری گەنجان بۆ نفوس هەمووی پێشکەشی کردووە چەندەها ساڵ ئەم دام و دەستگایە هاتۆتەوە لەسەر دەستی ئەو شێرەژنە هاتۆتەوە بۆ لێرە ئێمە بەڵێ نەدەین دەنگمان بۆ 222 لە ناویشی بۆ ڕقم 20 بۆ شێرەژنەکەی کەرکووکە بێ وڵا ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەم ئاڕێجان سەرەتا ڕێز و سڵاوم بۆ ئێوە خۆشەویستەیە سپاس دەکەم بەخێراتنی یەک تۆز بیتە پێشەوە هاوڕێجان بەخێراتنی حاکم ئەڵماسەکەم پێڵێن دادەی ئێمە دادی کەرکووکەکان ڕاستی من ناتون بەرە بۆ پرسیارکردن لە بەڕێزیان چۆن کارەکانی پێشووتری بۆ خۆی وڵامێکە بۆ هەموو پرسیارەکان و دووبار دەستخۆشی لێکن من وەکو پارێزەرێکی شاری کەرکووک چەند جارێک ئیشمان کۆتە لای بەڕێزیان خۆشبەختانە وەڵام ئێمەی داوەتەوە و هیوادارم سەرکەوتوش بێت بۆ ئەم خولی پەرلەمانە دەستخۆش لە حاکم ئەڵماس من بەرنامەکەم کۆتایی دێت حەزەکەم ئەوان چۆن ئەو بەڕێزانە هاتن بە کاک فەرەیدون و هەمویان اینجا تۆ ئەمە لە کۆتاییە بڕگەیەکمان هەیە حاکم ئەڵماس هەر لێرەیە بەڵام تۆ چی پێ ئەڵێیت لەو مایکەوە وەکو هاوڵاتێک فەرموو زای ئەو چی بەخۆی ئەڵێت من ئەڵێم کچی ئەم شارم پێت ئەڵێم هەمیشە سەربەرز بە ئەو شارە هی تۆیە جێی مەهێڵە تاک بە تاکی ئەو شارە بەردەوام خزمەتی بکە لە ناو خەڵک بە بۆ خەڵک بە دەنگی ڕاستەقینەی خەڵک بە ڕاستگۆیانە چۆن سەربەرزانە هێناوتە سەربەرزانەش ئەبێ کۆتایی پێبێنیت دەستخۆش دەستخۆش فەرموو بگەڕێتەوە بێن فەرموو هەر بژیت سوپاس بۆ ئێوەی بەڕێز ماندوومان کردن سوپاس دووبارە بۆ ئێوە گەورەتان کردین ماندوومان کردن بە هیوای ئەوەین کە هەموو ئەو بەڕێزانی کە متمانەی ئێوەی دەنگ دەربەدەستهێنن ئێمە لە دەستگای میدیای کورسات جارێکی تر بە پەرلەمانتاری بانگەشتیانەکەینەوە وە ڕوبەڕووی ئێوەیانەکەینەوە کە چیان کردو کە چی ئەکەن کە توانن چی بکەن ئێستا کاندیدن دوای سەرکەوتن بۆ کاندیدی ژمارە 20 لە لیستی 222 لە بازنەی کەرکووک تا بەرنامەی داهاتوو ئێمە ئێوەی ئازیز بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ هەر بەخێر